بابڕێ خۆشترین شت کاتی تەواوبوونی ڤیدیۆیە ئەمە لە دوای خواحەفیزیەکەمانە شاری جوانە شوێنەکەی شوێنی ڕسم نییە بەڵام حەزم لێ برا ڕۆڵا پڕ بەکەڵکی ڤیدیۆ ڕسم نایە زانی حەزی زۆر شازم بە ڕسم ئەوە چوو وەڵا حالویایی گرم هەرچی ڕسمێ وری ڤیدیۆکەمان تەواو کرد لە شاری جوان چاڕۆم بن ناڵێن لەم دووشەوەیە بەڵام تاکید پێش پێنجشەممە ڤیدیۆکان دابەزێنم ئەنجا سڵاوتان لێبێ گوێ لەو دەنگە بگرن ئەمەش ڤیدیۆی جێبی گران چیرۆکی SRTە گوێ لەو دەنگەی بگرن چاوەڕوان بن لە ماوەی چاوەکەم دەستان خۆش بێ سەوتی بەرێ
لایک و پشتگیری ئێوە بۆ من هەموو شتێکە لایک و کۆمنت و سبسکرایب بۆیە سبسکرایبان زۆر کەمە لە چاو ئەو هەموو ڤیدیۆیە پشتگیریمان بکەن